سڵاو چۆنن؟ ئەمڕۆ هاتووین بۆ تەلاری هونەر لێرە ئاهەنگی دەرچوونی دانی کوڕمانە لە قۆناغێکی باخچە بۆ قۆناغی دوو ئاهەنگێکی خەنجیلانەیان بۆ مناڵەکان ساز کردو بە کۆمەڵێک چالاکی جۆرا و جۆرەوە هەر مناڵێک ڕۆڵێکی جوان کارێکی جوانی لەم ئاهەنگەیە بۆی کە ئێوەی بینن وەرن لەگەڵمانە بن با بزانن ئاهەنگەکەی باخچەکەی دانی ئەوان پێ لە چیا بێت. Uptown, funky what?